ئەم نیشتیمانە هێزێکەی پارێزیە کە هەمیشە دەستیان لەسەر چەکەکانیانە بۆ ئەوەی ئارامی ببەخشن بە کوردستان و هەمیشە کوردستانەکەیان بپارێزن و ئەو ناوچانەی کە بە خوێن ئازادکراون لە ئێستادا کوڕانی ئەم نیشتیمانە سەنگەریان لێداوە و سنوورەکان ئەپارێزن. ئەوە دەبینین ماوەی چەند ڕۆژەکە کە مووسڵ ئازادی بووە داعش بەعام هاتوتە مەنتیقە عوێزە و زەرگا عنی شەوانە هەوڵی ئەوەیدا سەنگەرێک لە سەنگەلەکانی پێشمەرگە بگریتن. ئەوە دەبین پێشمەرگەش دایم لە ئامادە باشیدا خەریکی خەندەق لێدانا خەریکی سەنگەر قایمکردنا لێرە دڵنیایی دەینە خەڵکی دۆستخۆمات و خەڵکی کەرکووک خەڵکی کوردستان بەهەم هەتا پێشمەرگە لێ بێت و تا پێشمەرگەما بێتن بە هیچ شێوێک بستێک لە خاچی کوردستان داگیر نابکرێتن. ئەمە هەموو کات ئامادەین بەرگری لە خاک و نیشتمان بکەین وەکو پێشمەرگەکانی کورد و کوردستان. ئێمە گەرما تاسیرمان لێ ناکا سەرما تاسیرمان لێ ناکا ئێمە ئامادەین ژیانی خۆمان فیدا بکەین بۆ ئەو خاک و نیشتیمانە و هەموو کاتیش ئامادەین و بەسەر بەرزیەوە لە خزمەت خاک و نیشتیمان دابین. هێزەکانی پێشمەرگە دوێرانە و گیانفیدایانە هەمیشە لە سەنگەری خۆیان ماونەتەوە و دش بە تیرۆرستانی داعش ڕاوەستاون و سەرما و گەرمایان نەزانیوە. ڕاست هەرچەندە گەرمە دنیا بەڵام ئێمە تاسیر لەمە ناکە بە هیچ شێوەچی چ گەرمای چ ساردی سبەی بەشی زستانیشدا بێ چەندی ساربی ئەوش تاسیر لەمە ناکە ئەم بە هەر وەختێک وەر کاتێک ساتێک ئەمە ئامادەینە لە پێناوی کوردستان بجەنگین. تا بەخێراتنی کەناڵی گەلی کوردستانەکەین کە هەردەم پشتیوان و هەردەم ئامادە بووە لە سەنگەرەکان دەگەر پێشمەرگە بەڕاستی ئێمە وەکو فەوجی یازدەی لیوای یازدا دایم گوێمان نەداتەوە بخۆتان ئەزان کە پلەی گەرما پلاکانی ڕێژەکانی بەرەو سەرو ئەچی لە سەروی 45ەوەیە ئێمە وەک پێشمەرگەکان هەردەم ئامادە بووینە سەنگەرسازیمان کردووە. هێزەکانی پێشمەرگەی کوردستان زیاتر لە 3 ساڵە لە سنووری خورمات و جێگر کراون و چەندین جار هێرشی داعشیان تێک شکاندووە و ڕێگا نادەن تیرۆرستان مەترسی بۆ سەر خاک و خەڵکی کوردستان دروست بکەن. هاوکار حەسەن گەلی کوردستان سەنگەرەکانی هێزی پێشمەرگە لە سنووری خورمات و